دوای هاتنی شەپۆلێکی چڕی بەفر بۆ هەولێر و دەوروبەری، هاوڵاتیان بۆ بەسەربردنی کاتێکی خۆش و تۆمارکردنی یادگاری بە یاری و وێنەگرتن ڕوو لە بەنداوی گۆمەسپان دەکەن. ئیمساڵە خۆی بە زیادبی بەفر و بارانێکی گەرێ زۆر باریەوە، ئینشاءڵڵا هەروەها بە بەرەکەت دەبیتن، ساڵێکی خۆش دەبی ئینشاءڵڵا. لە زیلانستی ئەو ڕۆژە بەفرەکەی باش باری، ئیتر لە هەولێرەوە هەتا ئێرە دەربەندی گۆمەسپانە بەفرێکی زۆر باش باریەوە هەموو کوردستانی گرتیتەوە. ئینشاءڵڵا ساڵێکی خێر و بەرەکەت دەبیتن. وەڵا ئەوڕۆ سارد بوو، شەڕ بەفرێکی زۆر خۆشم کرد، شەڕ بەفرێکی زۆر خۆشم کرد لەگە باپیرمان هاتبووینە دەرێ. ئەرەوەڵا زۆر وێنەمان گرت، زۆر ساردە بەس. هیوادارم ساڵی 2026 پڕ خێر و بەرەکەت. بەشێک لەو هاوڵاتیانەی هاتبوونە بەنداوی گۆمەسپان جوتیار بوون. ئەوان پێیان وتین بەشێکی زۆر لە سەرچاوەکانی ئاو و کانی و کارەزەکان بەهۆی بەفر و بارانەوە ژیاونەتەوە. بەفر و بارانی ئەمساڵیش کاریگەری باشی بۆ بەرهەمی دێمی ساڵی داهاتوو دەبێت. باران ئێستا ڕاستە تاخیر بوو لە مۆسومی سار، بەخۆی دەبێ مانجی 10 و 11 پەرەی بدابە، پەرەکەی تاخیر کردە مانجی 12 و سەر سار زۆر کەتیە، باران زۆر باریە، بەفر ماشەڵای لێوی زۆر کەتیە، لۆ هاوینی دادێ دەغڕودانەکە بەبێ منەتی دەبی ئینشاڵڵا. مادەم پەرەکەیدا و بەفر و بارانی شەوی خەڵکەی ئینشاڵڵا تەوعیزی پارێلو دەکاتەوە. لەسەر بەنداوی گۆمەسپانین ئەم سەیری کەشەوایەکەمان کرد، دیمانەکەی زۆر جوانە. بەنداوی گۆمەسپانیش ئاوەکی باش لێ خروتۆ الحەمدوللا، ئەو ساڵ باڵانش زۆر باش باریە. لۆ دانەوێڵەکان لۆ جۆ گەنم پەرەکەتووە، لۆ ئەو کاتە بنعاردەکە باش ئاوستۆ خوارەوە، بۆ ئیشی زراعەتی زۆر باشە، هەروە بۆ هاوینی لۆ هاوینەکەش باشە، هەم ئەو کشتکۆڵانێکە دیمینە زۆر ئەو بەفرە زۆر چاوەکانی لۆ ئاوی زۆر باشە. بەنداوی گۆمەسپان 90% کارەکانی تەواو بووە. ئەو بەنداوە لە ئێستادا 8,700,000 مەتر سێجا ئاوی کۆکردوتەوە کە بە ڕێژەی لە سەدادەی کۆی توانای بەنداوەکە بۆ لە خۆگرتنی ئاو دەخەمڵێنرێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.